ڕۆژنامەیەکە بەریتانی زانیاریە نو دەربارەی چاوەنیا ڕەوا هەزاران چەکدارên ڕێخستنە تیرۆریستیە داعشێ بەلاو دکەیە کوژێ دەستگەها سیخوریە ئەمریکا و وڵاتên ڕۆژئاوایی بە دەستێ وێ گەشتنە. ڕۆژنامەیە تایمز یا بەریتانی بە پشتگرێ دانێ بێ ژمارەیەک راپۆرتên سیخوریên ئەمریکا و وڵاتên ڕۆژئاوایی راپۆرتێک بەلاو کرد و تێدا ئەشکارە کرد و بەشێک ژێ چەکدارên ڕێخستنە تیرۆریستیە داعشێ کوژێ سووریا ڕەڤیانە لێ نزیکی باژارێ شامە پایتەختە سووریە خۆبەشاردنە. هەروەها ڕۆژنامەیە گوت و ئەو چەکدارên ڕێخستنە تیرۆریستیە داعشێ دەما نەها دەخوا دووبارە کۆم دکن و چاوەڕێیا فەرمانێژێ بەرپرسیارên خۆ و وڵاتên کووان بڕێڤە دەبن دکن داک و دەست بێ ئێریش و کریارên تیرۆریستی بکەن. هەروەها راپۆرتە ڕۆژنامەیە تایمز یا بەریتانی ئاماژەدایەک و چەکدارên بیانی یان ڕێخستنە تیرۆریستیە داعشێ هەوڵ ددن بە قاچاغی ژێ سووریە دەرکەون داک و ڤەگەڕنە وڵاتên خوا. راپۆرتێ ئاماژە بە لێدوانە وەزیرێ ئاسایشە نافخۆییە ئەمریکا دا و گوت و تیرۆریستên بیانیên di nava rêzên Daişê de dibin erdê de xwe diveşêrin tak û vegerna welatên xwe. هەروەها ڕۆژنامێ گوت و جنرال پۆل جی سیلڤا جێگرێ سەرۆکێ ئەرکانە هێزە هەڤبەش ڕاگەهاندیە و هینە سەرکردەیەن داعشێ مانە و دێکارên خۆدا بەردەوامن و بێ تایبەتی لەسەر تۆڕێن پەیوەندیکردنەیەن ڤەشارتیەن ڕێخستنە تیرۆریستیە داعشێ. ڕۆژنامەیەدا زانین و شڕۆڤەکار دوێ باوەریە دەنەک و ڕێخستنە تیرۆریستیە داعشێ vêcarê wê şirê çetayetiyê dest pê bike wê xelkê sivîl bike amanc. شڕۆڤەکاران سەر بەرگرت و ڕێخستنە تیرۆریستیە داعشێ وێ ببێ ڕێخستنەکە ڤەشارتی و تەکتیکên خوا بگوهارێ وێ بێتر کریارên تیرۆریستی ئەنجام بدێ مینە ئەنجامدانە تەقینان di nava xelkê sivîl de. Di dawî de ڕۆژنامەیە سەربار کرد و حتاوەکە نەها ژمارەیە چەکدارên ڕێخستنە تیرۆریستیە داعشێ لە ناوچەیەن و لێ دمینن نەهاتیە زانین و دەستگا سیخوریە ئەمریکا و وڵاتên ڕۆژئاوایی تەکەزیە لەسەر ڕەوا هەزاران چەکدارên وێ ڕێخستنە تیرۆریستی دکەن.